نزیک مانگێک زیاترە بێ پای دیموکراتی کوردستان لە ڕێگەی ئاسایشەکەیەوە شاڵاوێکی دەستگیرکردنی چارەکانی مەدەنی لایەنە ئەندامانی لایەنی سیاسیەکان ڕاگەیاندکارەکان بە تایبەتیش ئەندامانی تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان 5 ئەندامی ئێمە لە هەولێر دەستگیر کراوە بۆیە ئەم شاڵاوەی کە پای دیموکراتی کوردستان لە سنووری هەولێر و بادنان دەست پێ کردووە بێگومان چەند هۆکارێکی هەیە هۆکارەکە یەکەم ئەوەیە کە پای دیموکراتی کوردستان ئەوێ بەم شێوەیە کە لە ڕابردوو لە 29 ساڵی ڕابردوو حکومڕانی هەرێمی کوردستان بووە ئەوێ بە هەمان شێوە بەردەوامی بەم حکومڕانی بدا بەس بێگومان هەم لەلایەن خەڵکەوە هەم لایەن بەشی لایەن سیاسیەکان کە خۆیان وەک ئۆپۆزیسیۆن ڕاگەیاندووە بە تایبەتیش تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان کە لە ڕۆژی دامەزراندنەوە وەک لایەنێکی سیاسی ئۆپۆزیسیۆن ڕاستەقینەی دەنگی شەقامی هەرێمی کوردستان بێ بۆ هەموو ئەو نەعەدالەتیە و نادیموکراتیە ئەو ئازادی ڕادەربڕینی کە لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ تەسکە بێتەوە بێگومان تەفگەری ئازادی خاوەن دیدگا و بۆ چوون و ڕای خۆی بووە بۆیە ئەم شێوازە حکومڕانیە کە پای دیموکراتی کوردستان ئەوێ بەردەوام پێ بدا بێگومان ئەمە سەر ناکەوێ و ناتوانێت سەر بکەوێ بۆیە ڕۆژ بە ڕۆژ ئەوێ ئازادی ڕادەربڕین لە خەڵک ببڕێت لە هەم لە ئەندامانی لایەنە سیاسیەکان لە ڕێکخراوەکان لە ڕاگەیاندکارەکان بۆیە بەم شێوەیە حکومڕانی خۆی بەردەوام بکە بەس بێگومان ڕۆژ بە ڕۆژ ئاستی بیرکردنەوەی خەڵک ئاستی هەڵوێستی خەڵک و بەشی لایەنە سیاسیەکان کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن ڕاگەیاندووە ڕۆژ بە ڕۆژ زیادە بێ بەرامبەر ئەو نەعەدالەتیە ئەو نادیموکراتیە ئەو بڕینی ئازادی ڕادەربڕینی لای خەڵکەوە بێگومان ڕۆژ بە ڕۆژ زیادەکە بۆیە ئەم شێوازە حکومڕانیە بە قەناعەتین بەردەوام ناکە و ناڕەزای خەڵکیش بەردەوام بێ بۆیە وەک تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان کە ئەندامانی ئێمە بۆتە هەدەف کە گیراوە لەبەر ئەوەی تەفگەری ئازادی لە جیاواز لە هەموو لایەنە سیاسیەکان خاوەن دیدگا و بۆ چوون و ڕای خۆیەتی لەو باردۆخی کە لە هەرێمی کوردستان هەیە و لە ناوچە کێشەرەسەکان هەیە لە ڕۆلی کورد لە عێراق هەیە بۆیە ئەم دیدگا بۆ چوونی تەفگەری ئازادی بێگومان لایەن دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان بە تایبەتی پای دیموکراتی کوردستان تەنگاو کردووە ڕۆژ بە ڕۆژ زەخت و فشارەکان سەر تەفگەری ئازادی زیاد کردووە سەرەتا دەستی کرد بە داخستنی بانەکان ئێمە بە بویانی کە ئەوەی فەرمیێتمان نییە دوایەوە قەدەغکردنی چارەکانی تەفگەری ئازادی لە سنووری هەولێر و بادینان دوای ئەوەش شاڵاوی دەستگرین بە ئەندامانی ئێمە دەست پێ کردو بۆیە ئەم شێوازە مامەڵەکردن لەگەڵ تەفگەری ئازادی بێگومان ئێمە ئەمە زیاتر ئێمە سوورەکە کە ئێمە لەسەر بۆ چوون و دیدگا و پرۆژەکانی خۆمان بەردەوام بکەین بۆی ئەم شێوازە سەرمان ناکاتەوە لە تێکۆشانی خۆمان بۆی بەقەناعەت ئێمە ئەم شێوازە مامەڵەکردنە پۆلیسیە ئەمنیە لەگەڵ تەفگەری ئازادی بێگومان لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئەمە ڕەگدانەوەی ئەبێت ئەدینی ئێمە ڕۆژانە لە ئاستی ڕێکخراو نێودەوڵەتیەکان راپۆرت دێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە بەرامبەر لایەنە سیاسیەکان چارەکانی مەدەنی ڕاگەیاندکارەکان خۆپیشاندانان کە ئاسایش بە شێوێ مامەڵە لەگەڵیانەکە لە گرتن و تیرۆرکردن و داخستنی بارەگا و ڕاگەیاندکارەکان بۆیە ئەم شێوازە بۆ سومعەتی هەرێمی کوردستان لە ئاستی نێودەوڵەتی لە ئاستی هەرێمی بێگومان ڕەنگی جوان پیشان نادا ڕەنگێکی دەسەڵاتێکی تەندروست و دیموکرات پیشان نادا بۆیە بەم شێوە مامەڵەکردنە هەم بۆ سومعەتی هەرێمی کوردستان لە ئاستی نێودەوڵەتی هەم لە بێگومان لە ئاستی ناوخۆیش ڕۆژ بە ڕۆژ ناڕەزایی خەڵک فراوانە بێتەوە بۆیە تەفگەری ئازادی بەڵێنێکی داوە هەر لە سەرەتای دامەزرانیەوە کە ئەوان تەفگەری ئازادی لەگەڵ داواکاری و داخوازی خەڵک بێ داخوازی شەقامەکان بێ لەگەڵ داخوازی پێشمەرگە بێ فەرمانبەران بێ مامۆستایان بێت لەگەڵ هەموو کەسێ بێ کە داوای مافی خۆی بکە بۆ ئازادی و بۆ موچەی کە ڕۆژانەی خۆی کار ئەکا موچەی کە موچەکەی ئەبڕێ بۆیە تەفگەری ئازادی بەم شێوەیە بەردەوامی بە چالاکی و بە دیدگا و بۆ بۆچوونی خۆی ئەدا بۆیە ئەو حملەی کە بە دەستگیرکردنی ئەندامانی تەفگەری ئازادی بێگومان ئێمە هەر لە سەرەتاوە کە ڕەمان گەیان ئێمە هەموو دەرگایەک لێ ئەدەین بۆی بتوانین دەنگی خۆمان بگەین بۆ لەم لە ئاستی ناوخۆم لە ئاستی نێودەوڵەتیش بۆیە لە وەک دەستەی دیبلۆماسی تەفگەری ئازادی چەند ڕۆژێک دەستمان کردووە بە ناردنی یادداشتنامە بۆ ڕێکخراو نێودەوڵەتەکان قونسوڵخانەکانی هەرێمی کوردستان هەر ئەوە لە سەفارەتەکانی لەسەر ئاستی عێراق بۆیە لە ئاستی عێراق توانیمانە بۆ 14 سەفارەتی نێودەوڵەتی کە لە بۆ مەسلەی ئازادی ڕادەربڕینی ئەوانە کە زۆر ڕۆڵ و گرنگیان هەیە ئێمە دوومانە لەگەڵ ئەوەش بۆ نوێنەری نەتەوەی گرتوەکان لە عێراقی و نامین یادداشتنامەمان نردووە بۆ خاچی سووری نێودەوڵەتی لە نوێنەری بەغا نردوومانە لەسەر ئاستی هەرێمی کوردستانیشە بۆ 20 قونسوڵیە
كمعتمد لهارمی کوردستان هم عربي وهم أوروبيش نردمانا بوي أو ديدقاية أو بوتشوني تفجير أزادي هيتي وقلانيك سياسي خاون فرميته لأس عراق بوي بتواني كار بكا بس بداخل بوش شوية أسايشي بادي مكان كوردستان معاملي كار لقالي لا هوليرو بعدينانا بويا متزاتي أو بالين دوباتا كينوا كمسؤول أبين لجانديني دنجي خمان هم لسر أسنا خوي من لسر أسني دولتي بو حمو سفارو قنصلية كانوا رخراوني دولتي كان ك تایبەتن بە مەسەلەی ئازادی ڕادەربەرین و کاری سیاسی و لەسەر ئاستی چالاکی بێگومانش ئێمە بەرنامەمان داناوە کە ئەو چالاکیە بەرفڕان کەینەوە بۆی بتوانین هەتا هەواڵان ئازاد بێ نەبەس بۆ هەواڵی خۆمان هەوڵە دەین بێگومان لەو یادداشانە باسی ڕەوشی هەرێمی کوردستانمان کردووە نەبەس بۆ تەبگەری ئازادی بێگومان تەبگەری ئازادی وەک لایەنگ سەرەکی کە ئەو شاڵاوە پشکی شێری بەرکەوتووە بێگومان لەگەڵ ڕێکخرا و کەسایەتی کە ئەوانش دەستگیر کراون ئێمە هەوڵ بۆ ئەوانش دەین بەس نەبەس بۆ ئەندامانی تەبگەری ئازادی بۆیە ئێمە جای توبات دەکەینەوە کە ئێمە ئەو هەوڵانی خۆمان بەردەوام پێکەین ئەو گرتنانە ئێمە زیاتر سوورەکە کە ئێمە لەسەر بۆ چوون و دیدگای خۆمان و ئەو کە نەخشەڵی سیاسی بۆ خۆمان دامانەوە کار لەسەر بکەین بێگومان ئێمە پێش ئەوەی کە ئەو هەواڵان دەسیر بکرێ ئێمە ناو خۆمان نقاشەوەمان کرد ئەو هەواڵانی کە لە ئەنجومەنی هەولێرن لەگەڵ بادینانە بۆ زۆر محامی ئەوانەی کە محامی بوێرن و ناترسن ئەو هەواڵانە تەوکیلیان بۆیان کردووە کە لە حاڵەتی گرتنە ئەوان دەستکەن بە دیفاعکردن لێیان بێگومان هەتاکو ئێستا ئاسایشی پارتی دیموکراتی کوردستان بەهیچ شێوەیەک نە عایلەی ئەو هەواڵان کە گیراون و نە محامیەکانیش ناڵن بەهیچ شێوە سەردانمەکردن بۆیە ئەتوانین بڵێن ئەوانە گیراوی سیاسین ئەتوانین بڵێن ئەوان دیلن ئێستا لای پارتی دیموکراتی کوردستان گیراون لە هەرێمی کوردستان وتم ئێمە بۆ 20 قونسولیە کە معتەمەدن لە هەرێمی کوردستان هەم عەرەبی و هەم ئەوروپیش نردومانە باسی ئەو ڕۆژەمان کردووە ئەو بادۆخی کە لە هەرێمی کوردستان بەتایبەتی بەرامبەر تەبگەری ئازادی بێگومان لەسەر ئاستی عێراقشە و هەواڵنشمان لەسەر ئاستی ئەوروپاش بەتەمەن حملەیەکی ئاوا دیبلۆماسی سەردانی ڕێکخراوەکان و سەفارەتەکان بکەن لە ئاستی ئەوروپاش لەسەر ئاستی قونسوڵەکان بێگومان لە مەسەی دیبلۆماسی نەدە کاتێوێ هەتاکو وەڵام شدنەوە بۆیە ئەوان دەستخۆشیان کردووە بۆ نردنی ئەو یادداشتان بێگومان ئەوانش ئیشی لەسەر ئەکەن بۆیە نەختێ ئیشی قونسوڵێ و ڕێکخراوەکان وا زوو پەلە وەڵام نادەنەوە بەس ئەوەی دیارە کە لە ڕابردووش کە ئەو پێشەکانی کە بەرامبەر تەبگەر و لایەن سیاسەکانی تری کە لە هەرێمی کوردستان کراوە بێگومان ئەمە یادداشتنامانە هاتووە بۆ حکوومەت هەرێمیش حکوومەت هەرێم لەو ئاستەرخ نەکراوە کە بەرامبەر تورێرکردنی ڕۆژنامەنووسان و گرتنی ئەندامانی لایەنە سیاسەکان و داخستنی بارەگای لایەنە سیاسەکان ئەمە بێگومان ئەمانە هەمووی بە فەرمی هاتووە ئاخر کە یادداشتنامەی کە ئەوە بوو ئەندامێکی ئێمە لە هەولێر هەواڵ ئیدریس سەلیم کە گیرا بوو نەتەوەی گوتەکان خۆی بە فەرمی یادداشتنامەی بۆ حکوومەت هەرێم نردووە داوای لێکە کە حزبێکی سیاسیە فەرمی هەیە ئەندامێکی گیراوە هۆیەکەی چییە دیمان دوای ئەوە بە کاتێکی کەم ئەو هەواڵی ئازاد کرا بێ ئەوەی کە بە دەرگا بگیرێ و بە دەرگاش ئازاد بکرێت بۆیە ئەم شێوازە حکومڕانی پۆلیسی لە هەرێمی کوردستان بێگومان هەیە بەردەوامی ناکە